بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشويسانم لخزمة كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعة كزاناي بيبرز الراغب أصفهانين وسيوتي لخزمة أجيان بسر بين أجين لكوتاي بابي قوي شهوي إنسان وأوي بيوست في كباسي أكبابي دوهمي أم كتابي موضوعي كي زور قورة أكاتوا أقر چي ناتوانين طاوي كينو مانجي رمضانيش درس كمان أو استيل دوار رمضان دس بي أكينو بەڵام سەرەتایەکی جوان باسەکە ئەمڕۆ سەرەتاکە لە خزمەتی ئەبین، دواتر ئینشاءالله تەفسیلاتی ئەو سەرەتایە لە خزمەتی ئەبین. ئەفەرمێ ئەنواع اللذات وتفاصيلها. مرۆڤ یەکێک لە نعمەتە زۆر گەورەکان کە خوا پێی عەتا کردووە نعمەتی چێژە. نعمەتی چێژ زۆر گەورەیە. ئەنواع جۆری نعمەتی چێژمان هەیە كرب العالمين عطاي كردوا فضلك قوري خوا جل جلاله. نعمتي تشيجكان زورا راغب أفرمي بيت السيجور جوري كان بريتية لذتي عقلي، هندك شي لذتي بدني، هندك شي لذتي مشتركة لبيني أجلو إنسان كان. أفرمي أو بشيك بريتيل بشي عقلي تنها خاصي إنسانة شيجي عقلي ورق، إنسانا لعلم لزتك، إنسانا لحكمة وداناي وتجربة لزتك، إنسانا كاتك كلمة زياتر فير أبي لزتك جورتر أك بويا بش عقليك خصوصيتي إنسان وتابد مندي إنسان شكريكي زور جوري إنسان أبي صباصي زور قولي رب العالمين لسر أويك نعمتي عقل وتشيجي عقلي في ده قد تشيجي عقل نبوة أو بشر نبوة إنسان قد فيري علم نأبو لذتي نأكر حزي نأكر فيري حكمة داناي نأبو فيري تجربة جوان نأبو بلام لهمو أمانة لذت أكا تشيج ور أقري سود ور أقري. أفرمي لذت بدنيا كاش هرشي آجل هي لم سرزويا لقل إنسان حمويا مشاركيان هي لكرميكي بسيطة وبيقرأ بو طيرك بو أجاليكي درنده حمويا مساوين. أيوش بريتيا لشي لخواردنوا للنكاح والزواج. أفرمي لمس جورة لذته چونك إنسان لراسيا لخواردن چه جورة قري لخواردنوا چه جورة قري لما نكاحو أنا چه جورة قري. أفرمي أمس سيدانيان همو أجالكان يا همو حيوانات بابلن مساوي انتيايا تنانت يكيق لو جانداراني كتو بتشاو نايبيني درق ناكيتو اي دوزيتو ازاني اما حركة وجولو حياتي تيايا بس حياتي تيابي اترتو تي اقي لويكا اما خواردني هي خواردنوي هي مناكح وزواجي شي. افرمي لزتي سيهم لنيوان هندق لأجل كانوا هندق لحيوان وجودي همو أجل جنيتي همو إنساني كجنيتي. أفرمي إيش بريتي لتشيجي الرياسة وتشيجي ظالبون وغلبة هندق لأجل كان تشيجي الرياسة يعني هي هندق يعني أبيني مثلا شيرك هذه الرياسة هي لذتي أمي هي بلام لعيني كاتا لمريك أم هستبيناكي لناو إنسان كانشا هيا هذه الرياسة تشيجي الرياسة أكا هيا نايك لذتي أو الرياسة ناك أجر شي لإنسان كان هرهم يانا بوني همو أو صفتانا هي لوجودي همو إنسانك يعني همو إنسانك تشيجي الرياسة لوجودي هي بلام آيا لذتي لي أكا يا لذتي لناك هندي ملوك وقوربيا وانا قد ناتو أنا وجر دستي بجين إلا أو صفتي خويا أو صفتي قوريان تيا أمانته أو تشيجي ورأقرين لمسالي الرياسة أول. أفرمي لناو أم لزتانا برسترين وقورترين تشيجكان كامانا. أفرمي وتشيجي كإنسان بهوي عقله وري أقري
کە لە حکمت و دانایی و علم وەریئەگرێ. گەورەترین جۆری چێژە کە ئینسان وەریگرێ ئەم لایەنەیە. زۆر کات ئینسان مەسەن لە نوێژە هەستەکات چێژێ وەرەگرێ، هەستەکە کاتێک کە حکمتێ فێرە بێ دانایە فێر ئەبێ ئاسایی چێژێک وەرەگرێ. علمێک کە فێر ئەبێت و ئەیداتەوە عینەن چێژ وەرەگرێ، بە فێربوونی چێژ وەرەگرێ، بە دانەوەی. مناڵێکی بچووک سوورەتێکی بچووکی قورئان لەبەرەکە هەست بە لەزەتێک ئەکا، هەست بە چێژێکی تایبەت ئەکا. بۆیە باشترین جۆری چێژ کە ئینسان بە دوایە بڕوا و عەوداڵی بێ و زۆر شەریف و گەورە بێ بریتیە لە مەسائیلی عەقڵی. ئەفەرمێ ئەو مەسائیل عەقڵیانەش زۆر کات کەسە حەکیم و دانا و عالم و زاناکان چێژی لێ وەرئەگرن و لەزەتی لێ ئەکەن و هەستی پێ ئەکەن. ئەفەرمێ لە هەمووشیان نزمتر ئەوەیە کە تەنها سوود بە بەدەنی ئینسان ئەگەیەنێ کە بریتیە لە ئەکل و شورب و نیکاح. ئەفەرمێ ئەم سێدانەیان نزمترین پلەی چێژەکان لە ئینسانە کە ئینسان زۆر کەمترین چێژ لەوانە وەرئەگرێ. ئەگەر مقارنەکەی لە بینی چێژی علم لەگەڵ چێژی خواردنە، چەند زانای دانای گەورە گەورەمان هەیە هەر ئاگیان لە خواردن نەماوە، لە پێناوی علمە. یەکێک لەو شتانەی کە زۆر سەرنجی ڕاکێشام لە چێشتی مەجێورە، هەژاری موکریانی لە ئەخیری کتێبەکەەوە باسی نووسینەوەی تەفسیری قورئانەکە. ئەفەرمێت چەند جار کاتێک کە خەریک بووم چێشتەکەیان بۆ ئەهێنام، بە گەرمییان هێنا ساردە بۆەوە، جێمی دووەمیشیان ئەهێنا، خواردنی یەکەمیان لابر دووەمیان دائەنایان و بۆ خاتی خۆ یەکەم من نەخوارد و دووەم بخۆ هەر چۆنێ بە تۆزە قەوەتت یار. ئەڵێ لە خزمەتی قورئانە لەزەتێکی وەهام ئەکرد کە ئاگام بە هیچ شێوازێک لەوە نەبوو ئەو خواردنە هێناوە بردوێن. بۆیە ئەو ئینسان ئەو لەزەتە حکمەتی کە وەری ئەگرێ بە هیچ شێوازێک لە زەختەکانی تر و چێژەکانی تر گەورەتە، حتا چێژی خەو. هەر هەژار لە چێشتی مەجێورە موکریانی ئەفەرمێ کاتێک کە گەنج بووم حوبی مطالعە و ئەوانە کەوتو بۆ سەرم، ئەفەرمێ بە ڕۆژە ئیشمە کرد، بە شەویشە ئاهاتمەوە گورگە خەوێکم ئەکرد تۆزێ ئەخەوتم، دوای دەسم ئەکرد بە کتێب خوێندنەوە. ئەڵێ کاتێکم بە خۆم مەزانی خوشکم خەبەرداری ئەکردم کوڕی و چراکە و هیچ زەوقی نەماوە، دنیا وا ڕۆشن بۆ تۆ ڕاکە بۆ ئیشەکەت. ئەڵێ هیچ ئاگام لە دەوروبەر و خۆم نەئەما کاتێک ئەم خوێندم. بۆیە کاتێک کە لەزەتە علمیەکە ئینسان وەرەگرێت چێژەکانی تر هەموو بەلایەوە بچووکە بنەوە. بۆیە ئەفەرمێ بەرزترینیان ئەوەیە، نزمترینیان ئەوەیە. مەسائیلی ڕیاسەتۆمان لە وەسەطان، هەندێک جار ئینسان حەزی پێ ئەکا، هەندێک جار حەزی پێ ناکە. مەسائیلە بەدەنیەکە لە ئینسانە هەندێک جار سوبحان الله ئەو چێژە کە ئینسان پڕ بووتەوە، یعنی لە خواردنە تۆ حەجمێکت هەیە، لە علم وەها نییە، لە علم حتا تۆ ئەڕۆی مەسا حکمت وەرئەگری دانایەتی وەرەگری هەر گەورەتر ئەبی، هەر حەزت زیاتر ئەبێ، زیاتر چێژ وەرەگری. بەڵام کاتێک کە دێتە ناو مەسائیلی بەدەنیەکەوە کە تێرە خوارد، دوای ئەوە هەرچی خواردنە بنێ حەزی پێ ناکە، پێت ناخورێ. کام خواردنە زۆر شین و جوانە کە تۆ تێربی بۆ دائەنێنتەوە. دۆستێکمان هەیە ئەبوو بیلال، قسەی خۆشخۆشی ئەمانە، ئەڵێ وەڵای من کە برسی ئەبم تێر نانەخۆم، کە تێرە ئەڵێم ڕێجیمەکەم. باش لە کاتی تێری ئەڵێم ڕێجیمەکەم. تەسەوور کە تۆ کاتێک کە نانت خوارد و پێت نەخورا تەواو برست بەسرا لە بەرامبەریە، ئیتر کام خواردن زۆر شین و جوانە با بدەنێ تۆ هیچ سوودێکی لێ وەرناگری. حتا لە مەسەلەی مەنکەح و زەواجە، حتا لە مەسەلەی خواردنەوەیە کە ئەمانە هەموو حیوانات ئاژەڵەکان گیاندارەکان لەگەڵ ئینسانە هەر هەمووی پێکەوە مشارەکەیان هەیە، هەندێک جار هەتا هەندێک جار نیت ئەو نعمەتە هەندێک جار ئەبینی هەندێک جار نابینی. بۆیە دیقەت بدە، حەسەنی بەسری قسەیەکی زۆر عەزیمی هەیە، ئەفەرمێ لە وەصفی ئینسانە، ئەفەرمێ ئەم ئینسانە کاتێکەوە برسی ئەبێ وەکو مەسڕوعی لێدێ، وەکو کەسێک چۆن بورا بێتەوە ئاگای لە خۆی نەبێت، دەرکی لە لای خۆی نەما بێ ئاوای لێ. ئەڵێ کە تێریش بوو وەکو کوشتەی لێ، چۆن کەسێک کوژرابێ هەر ئاوای لێ. لە هەردوو حاڵەتەکە سوبحانەڵڵا لە برسیەتەکە تارەیەکە فترەیەکە دێت ئاوای لێک، ئەمیشیان فترەیەکە. ئەوە نییە بەردەوام ئینسان بتوانێت ئەکل و خواردن بکە، بەردەوام بتوانێت خواردنەوە بخواتەوە، مەنکەح بەردەوام نا، هەموویان شتانی کاتین، تاڕە فترەیەکەیە تاڕە فترەیەکی تر نییە. کەوابوو کورت و پخت ڕاغب پێوتین باشترین لەزەتێک کە تۆ بتەوێ بیکەی لەسەر زەویە چێژی عەقڵ و فکرت، چێژی علم و زانست و حکمەتە. دەی وەرە لەناو ئەم حکمەتە قاڵ بەرەوە،
نبدنك واز لبنا بدنك شبكتك بدنك تارة تارة تخوال بتأتي أجر بقواعد الشرع بالرواك دوات الباسي أكاد شي باشا بخوري شي خلاف بس هم تفصيلات حياة إنسان باسك لما نكحها لما شربها لما أكلها أفرمي بلام تو وردي قد بدا لم سيانة تجاوزناك يانا بابتك حيواني محظ يا إنساني محظ يان لهندي حيوان وهندي إنسان تيكلا هندك وهندي قنية لو سيجورا لذة تشيجة تجاوزناك بالنسبة إنساني شو أجر سيري تشيجة كان بالتفصيل أفرمي همو تشيجة كان إنسان لدبش تجاوزناك خواردنا ويا منكح نكاح ملبسة جلو برقو بوشاكا مشمومة بۆنەکان خۆیان بخۆیان لەزەتێکی تایبەتن بۆ ئینسان مەسموع ئەو شتانەی کە ئەیبیسێ هەمووی لەزەتە مەبسەر ئەوەی کە ئەیبینێ چاوی ئەم هەموو نەعەم و جوانیە بینێ هەمووی ئەمانە جۆرێک لەذاتن کە ئینسان وەریان ئەگرێ مەرکەب و خادیم و ئەمانە جۆرێکی لە لەزەت هەندێک فەرمایان دەدانێ مەرکەب و خادیم و مەرفەق و ئەمانیان دانا ئەنواعی ئالات کە ئینسان ئیسفادەیان لێکە هەموویان داناوتیان ئەمانە هەمووی لەزاتن أفرمي بلام إمام علي فرمويتي همو أوانيك مركب وخادم لبردستا خزمتك إتر سواء منالك خوته يا خادمك حقيقي هر شيء وازل لا شيء وازكان فرمي لما بصراته وأنا شمو إتشته بشي تشاوي إنسانه كابو هندي تشيش هي تو بتشاو دوري أجري هندي تشيش هي بجوكان دوري أجري هندي تشيش هي بلوت بون وري أجري هندي تشيش هي لكشخي خوتها وري أجريكات جلو برق لبر أكي هنديك هي لما نكحوا زواجا لجماع كردنا وري أجري هنديم لما شربوا خوارنا لما أكله همو أمانة لما تجاوزناك أفرمي إمامي إيمان داران علي رضا ورحمتي خوالي بأفرمي بعماري كور ياسر سيري كالروجي هناسي يقول هالكيشا عمار هناسي يزقول هالكيشا فرمو يا عمار ماذا تنفسك شي وإليك ديك أم هناس قولا هالمجي إن كان على الآخرة فقد ربحت تجارتك أخو أجر أم هناس قوليتو لبر خاطري آخرته لسر آخرتك اللي يشتي كم تردس أكي أخو أيتتو لبازرقانيك زور نجاحته هنا ما دام بو آخرت وإن كان على الدنيا فقد خسرت صفقتك أخو أجر بو الدنيا بي أويك أتيب دسيبيني أو صفقيك كردوته هرهم خسارتي يا كرتوا نجاحتي أنا هنا كوتاي بها أفرمي فإني وجدت لذاتها سبعا من همو لذاتي نوجيان همو مسيركو لحوش تجاوزناك مأكولات مشروبات خوارنا وكان منكوحات وزواج كان جلو برقة كان بونا كان أوانيك جود لي أبي أوانيك أيبني لما نتجاوزناك إن جاتو وربير كرو الدنياي تو بدوای چی ئەمانە ئەڕی یعنی بەشە بە دەنیەکەی تو هەمووی ئەمەیە هەمووی لەمانە تەجاوز ناکە ئەڵێ وەرە لە مەئکولاتە باشترین جۆریان عەسەلە ئیمامی عەلی فەرمێ ئەی باشە هەنگوین عەسەل لە چی ئەفەرمێ سەیر کە عەسەلێکە تۆ هەتە مێشێک دروستی کردووە زوبابێکی زۆر بەسیط و بچووک هاتووە ئەمەی بۆ دروست کردووی بۆ مهمترین شتی سەر زەویت کە بریتە لە هەنگوین کە زۆر بە نرخە لە خواردنەکانە على لما مشروباتها لهرهم ويان باشتر آوة على باشا شون أم آوة كهيج تامينية لهم ويان يعني للشيرينية كان للشا كان للشربة كان لمن آوة برسترة كهيج تامينية الله سبحان الله لهم ويان أحسان تردسك كليشد برا لهم ويان زياتر آزارت أدا أحسان دستك أو لهم شونك دستك لكن لو نعمتاني خوي يقولوا توزيعي كده وصير عبدكانه بلام سبحان الله كدس ناك إثر الدنيا ليتو يا ناتواني بيخويتو بجورك لجوركان ليت الرأي جيري لما نكوحاتا أفرمت تخوى الدنيا شيء شويني بول وشويني بول أقاتا يكتر أفرمت سبحان الله لما سلي أفرت جوانترين شويني خوي أرازينتو كدمو شاويتي بلان بنسبة بياوه بيسترين شويني أفرد مطلبيتي أفرد هو الدنيا لما نكحتها أمايا لما البوساتها على هرهم أخير الدرجة كي شيء أفرد أو رشمة أفرشمة أفرد شيء كرميكي بسيط دروسيك لسرزوية اشتكى جي اعتبار لا رب العالمين ولا يما اعتباري أو قوريه
أفرمي أي لمسائل مسموعاته ألا مسموعات شيء تنها هوايك جوري هواك أجره شو هم أو دنجاني كتو حزد لي تنها أو هيجي تصور كان أنواع جوري اسم موسيقات ويجول لي أبي طبعا كألم موسيقى ما بس موسيقى تنها جنينية هم الصوت يخش بريتي الموسيقى لا علم كوني هنرا فن هم الصوت يخش بريتي الموسيقى وكو غزالي باسيك أبيني كسك دفلي أدا چی کردووە باشە دەنگێکی لە هەوایە دروست کردو بەرگوێت و ئەکێ لەو بولبولێک ئەخوێنێ چی کردو ئەم بولبولە سەوتێکی جۆرێک لە جۆرەکانی هەوای هێنای ئاراوە بۆ گوێکەیت و کەسێک تر فعلەن مۆسیقایەک ئەژەنێ باشە هەستەکەی سەوتێکی هەوایەکی نوێ هاتە گوێت هیچی تر نییە کەسێکی تریەت گوێ لە خوڕەی ئاوێک ئەگرێکەیەتە خوارەوە کە زۆر لەزەتی لێ ئەکە لە خشپەی گەڵایەکە لە پاییزە ئەکەوێتە خوارەوە چێژی لێ وەرەگرێت کەمانە مەسەلەن زۆر مشتاقی ئەوەی گوێ لە کەوێک ئەگرێ گوێ لە کەڵەشێرێک ئەگرێ هەمووی ئەسواتە ئەسواتەکەی هەمووی هەوایە جۆری هەواکان هەمانە گوێ لە قورئانی پیرۆز ئەگرێ قاریئێک دەنگێکی زۆر خۆش ئەخوێنێ نەبەڕاتی هەواکەیەتی ئێگۆڕێ بۆیە ئەفەرمێ هەموو مەسموعات لە ئینسانە بریتێ لەو هەوایە هەوایە کە دەی گوێی لێ ئەگری ئەفەرمێ دەی بزانە تەنها هەوایەکە ئەچێ بەناو هەوایەکی ترە جۆرێک لە جۆرەکان سەوتێک لەحنێک دروستەکە کە گوێی تۆ ئارامەکە و چێژی پێوەرەگرێت ئەفەرمێ لە مەسەلەی ئەو شتانەی کە ئەیبینی و مەبسەڕاتە ئەفەرمێ هەر هەمویان کۆمەڵی خەیاڵاتی تۆن ئاوا یەنە پێش چاوە یەکەیەکە و دوو سێ ئەفەرمێ هەر هەمویان سوبحان الله کە ئەیان بینی لە پێش چاوت فترێک لە پێش چاوتە ئەیبینی کاتێ زانی فەنا ئەبێ هیچی نامێنێ هەمووی ئەڕوە ئەڵێ شتێک نییە کە ئینسان بیبینێ و باقی بێ تەوا ئینسان خۆی باقی نییە چاویشی باقی نییە ئەوەشی کە ئەیبینێ باقی نییە وەیە فەرمێم چاوانەی سەر کە ئێستا لێرە پێیان ئەبین هیچی باقی نییە هەموو شتانێکی کاتیە کە تۆ ئەبینی ئەفەرمێ ئوسوڵی هەموو أو تشيجانك إنسان وري أجري خوي قال القرآن باسي كله فرميتي زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا خوا جل جلاله لبيشتاوي إنسان كان خوش بستي شهواتي لأفرتانا لأولاد كرة لا كوشك خصنا سريكا يا كيوي قورا لألطون الزيوة لا أولا خشاكي أو أسب سواريات جوانانيك لبردس يأتي لأنواع جوري أنعام لأنواع جوري كيلان والزويداري همو أمانة لبردس إنسان جوان كرا وشيرين كرا وذلك متاع الحياة الدنيا أمش همو جوان يكانوا همو كلو بلو كالا كانينا أم دنيايا أفرمي لما آية بيروزان كدقت أدي همو أميك الدنيا هي أو حوتيك إمام علي باسي يعني أو ديك غيري أو باسي همويان يك هدف أبيكن ما بس بالنساء شيء كوكرنا ويشان أفرتك إنسان لدوري خوي زيادة يتيانا لبنينا ما بس تكت شيء أولاد النيركان يا حفدة يا ختم أولاد كان بخواره كإنسان زور ضلي في خوشك لا أنعام وأجل كانت شيء أنعام طبعا بنيرو مكان يعني وأكان هشت خوي أنا كانت شوار وصل كي مدرس للشعر كأفرمين أنعام بوشوار أجلناوا مروا بزنو واشتروا قاوا أفرمين شوار داني أنعام قلت لما أنا إنسان باتي خوي مثلا أسبي خوي تاو أدا وحزي بيك لخيلي شا أو خيلي مسومة كخوي بخوي ألا ورّي وديو استعداد كردو وحاضر كردو بوي سودي كي لورقي لجنگيك طبعا يكيلوش تاني زور خوشي ويستا مثلا خيل وأسبو أو أنا أوش تفصيلاتي خوي هي أفرمي همو أمانة دي همو آلتون وزيو كيو آلتون تنها لبناوي مأكلة مشربة منكحة همو لبناوي أمانة كبيشتر باسما كردو شتي كترنية أفرمي همو أمي لإنسانة هي كوي كيتوا لحاجة ضرورة كان دوشته مأكل ومشرب وملبس تنها بو بقاي إنسان تنها بو أم إنسان بجي أي نوعكي شون ببارزة وشكاني شون بمنه وبمثلا منكح فغيري أمانة نية هشتي كتير نية لم دنيا هموي أفرمي ملكة كان زور حزيان بالسماع وببناء جوان
ئەو مەلیکەکان حەزەکەن گوێ بگرن، حەزەکەن لە مەسەلەی بیناسازی ئەوانە، چونکە هەیبەتی ئەوان دەرئەخا لە بینایەکە. دەی هەرچی ئەم شەهەوات و ئەم لەزاتانە هەیە هەمووی کۆتایی پێیە، تەنها لەزاتی عەقڵی هەیە. کاتێکەوە ئینسان کۆتایی پێ نایە و بەردەوام ئەبێ و هەستەکە لە عاقیبەتە سوودێکی لێ وەرەگرێت. ئەفەرمێ ئینسان لە هەموو ئەم لەزاتانە خوا حرسێکی داوەتێ، حەریصە لەسەری. ئەفەرمێ حەریصی دوو جۆرە، حەریصێکمان هەیە لە باشە، حەریصێکمان هەیە لە خراپە. حەریصی خراپە یا حەریصی دنیەوی فەوائیدی بەدەنی سەری لە ناومێدیەوە دەرەچێ، بەڵام حەریصێکمان هەیە زۆر گەورەیە کە بۆ پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بەکار هاتووە. فەرمێ حەریص عەلەیکم بالمؤمنین الرؤوف الرحیم. خۆشەویستمان صلی الله عليه وسلم زۆر حەریص بوو بەسەر ئێمەوە، زۆر لەگەڵ ئیماندارانە ڕەؤوف و ڕەحیم و بەڕەحم و بەبەزەی بوو. ئەم حەریص عەلەیکمە لە پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم ئەکاتە جوانی، ئەکاتە جەماڵ. بەڵام مەسئلەی حرص لە ئێمە بۆ مەسائلی دنیا ئەوان هەمووی ئەکاتە ناشنی خراپەیی. ئەفەرمی بۆیە ئینسان کاتێک کە لە مەسەلەی شەهوەتە زیادە ڕەوی کرد، عەرەب کەلیمەیەکیان بۆ دانا وتوانە شەڕە بۆ لە خواردن و خواردنەوە، ئەفەرمێ پیان تۆ شەڕەهی هەیە. ئەفەرمێ کاتێکەوە لە خواردنە عەفوەن نەهەمی هەیە، پیان تۆ نەهەم. لە مەسەلەی نیکاح پیان تۆ شەبق، کاتێک کەشتی زۆر کۆ کردبێتەوە خڕی کردێتەوە بە دەوری خۆی، پیان تۆ شەڕەهی هەیە، پەلاماری زۆری هەیە. هەموو ئەم سێ شتەی کە هەیە ئەفەرمێ مەذمومە لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم هاتووە کە ئینسان ئەم شەبقە زۆرە و ئەم ڕۆحە زۆر پەلاماردانەیە یا ئەم حرسە گەورەی نەبێ، ئەم سووربوونەی لەسەر وەرگرتنی هەموو ئەم شتانە نەبێ. کە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمێ دوو کەس هەن منهومانی لا يشبعان، هەر هەڵپە ئەکەن و تێریش نابن. منهوم بالمال و منهوم بالعلم، کەسێکە کە لە ماڵە پەلامار ئەدا، لە عیلمە پەلامار ئەدا. ئەو کەسێک کە خەریکی عیلم ئەبێ لە بەشە معنەویەکە تێر نابێ، لە مەشە بادیەکەش بۆ ماڵەکە تێر نابێ. فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەهێنێتەوە ئەکاتە کۆتای ئەم دەرسە. فەرمایشتەکە زۆر عەظیمە، قسە هەندێک لەسەر ڕیوایەتەکەی و سەنەدەکەی کراوە کە ضعفێکی تیاوێ بۆ شێوازە، بەڵام هەندێک لە زانای تر هاوێنەی ئیمامی ئەحمەد و ئیمامی بەیهەقی و ئەوانە ڕیوایەتیان کردو و صحیحیان ئەژمار کردووە. فرماشتكا بيغمري خاص الله عليه وسلم أفرمي إن المنبت لا أرضا قطع ولا ظهرا أبقى. المنبت يعني المنقطع، أو كسيك بشتك لشتكان أيوة خوي جياكاتو لإنسانية يا لمسلمانان يا لإيمان داران، أو كسيك لكارواني خواناسي أبتشري أتشتنا أمل الذات دنيا وقال بيته لخلق دين دار خواناز أبتشري. أفرمي منبت أو كسي بيركنوا مشهدك أو هاي يعني تعريفي أم حديثة أو شرحي أم حديثة أو كسيك بصحراء لقلها وكاركان يا بروا لو أن جاب بيته خوي بو خوي بريار بدا بروا بملا أروى بولا أروى بولا أروى لا أرضا قطع حيشتكي بهيز نابي رقايك روني نيك بوي بروا نازانه ونبي ولا ظهرا أبقى أولا خشك بيتي أي بروكيني بدسي ونامنه لجد صلاة نامنه وردو أداب دسو بوي أفرمي أو كسيكوا لكاروان دا أبري نأتواني خوي بتنها رقا ببري أو وسائلانش كبيتي هم يعني مانوئك حتى دواي إسفادين لناك إماش باسي ملذات ما كردو أو كسانيك تنها أيبو خوي تشيج ورقري تنها أنانية لمسالي تشيجا نري بي أبري لقل كارواني إنسانيته نأوش أو وسائلان تاسر بي بمنن بايدو باني هموي لجد سي إكسباير أبي يا أم خوا حافظيان ليك يا أو خوا حافظي ليك راغب أيوة لم درسا بأيما بلي نعمتي زور قورة بسرتان وأي إنسانية نعمتي تشيجكان لمسائل عقله كزور برزة لمسائل بدنا كأجر بشكل النعمة خوا بي عطاك دي يعني خوا نعمتي أكلي بتودا وشربي بتودا ومنكح وملبس هم من رحمتي خوايا بتوي عطاك دو تبير كنوا يعني لنا إنسانية بينا دو كزنين همان جور جليان وكو يك حزلي همان جوري خواردن هم طبيعتين لخوانا وكو يك بينا بيشتيوا إلا لشتك اختلاف يعني مخالفة يكتو أدوزيتو حتى لما نكحها أفرد شبيا لمسائل الزواج همويا وكو يكبرنا كانوا جاري وهي أم بيا ولا أفرد زور جوانا لا أفرد يكتر حيث قيمته شيني
بعكسي شو أو آفرت لا بياوك وەکو مەلیکە جەمال بە زمانی ئەمڕۆ بڵێن یا فریشتەی ئاسمان ئەوە لای کەسێکتر هیچ کاریگەرێک لەسەر کەسێکتر دانانێ هەموو ئەم نیعمەتانەی کە خوا بە تۆی عەتا کردوون هەموویان پێویستیان بە شوکر هەیە هەموویان پێویستیان بە سوپاس هەیە والله ئینسان جاری وە هەیە نەخۆش ئەکەوێت لێی مەنعەکرێ هەندێک خواردن بخۆ تەسەوور کە یەکێکی تر ئەتوانێ ئەم خواردنە بخۆ ئەم ناتوانێت ئەزانی کاتێک کە ئەبینە بەرامبەرەکەی ئەو بەکارێن هەست چ بە شکاوێکی خۆی ئەکە چ بە داماوێکی خۆی ئەکە مەغبوونێتێکی خۆی ئەکە ئینسان هیچ شتێکمان نییە هەمووی نیعەمی خوایە پێویستمان بە سوپاسێکی زۆر گەورە هەیە لەسەر ئەو هەموو نیعەمانەی کە ڕەب العالەمین پێ عەتاکردن باشە مەسمع ئەوە ئێمە مەسەن گوێمان لە قسەی یەکتر ئەبێ بیرکەنەوە کەسێک گوێ لە قسەی یەکتر نییە ئەو چۆن مامەڵە بکە گوێ لەم هەوایانەی ئێمە نییە کەسێکی ترمان هەیە چاوەکانی مەبسەری نییە کەسێکمان هەیە مەشموم نییە بۆن ناکە هیچ ئەو بۆ نەخۆشانەی سەرزەوی هیچیان بۆن ناکە بۆیە عەزیزانم ئێمە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوە هەیە کە زۆر ئاگەمان لە نیعمەتەکانی خوا بێ کە پێ عەتا کردوین ئەم هەموو شتانی کە باسی ئەکەین لە خزمەت ئەم پیاوە گەورە هەمووی لە پێناوی ئەوەیە کە ئێمە ئینسان تێبگەین خۆمان بدۆزینەوە خۆمان بناسین ئێمە کێین لەناو ئەم هەموو ناز و نیعمەتە ئەژین خوایەکی ئەوەندە بە ڕەحم و ئەوەندە بە کەڕەممان هەیە کە پێویستمان بە شوکرێکی زۆر گەورەی ئەو پێویستمان بە عەبدایەتێکی زۆر گەورەی ئەو هەیە خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەناڵێنەوە ئێمە بەرەو پیری مانگێکی زۆر مبارەک ئەڕۆین ئیلاهی بەخوا ئەزانین کۆڵی گوناهمان شەرمەندەی کردوین و ناتوانی بێنە حوزوری تۆ ئەزانین بارمان لارە یا ئیلاهی بەڵام ئەزانین تۆ ئەهلی کەڕەمی تو لێمان ئەبورەی ئەهلی کەڕەم هەر کەس تەقە لە دەرگای بدا دەرگاکەی داناخە ئیلاهی ئێمە شاتوین بە دڵ تەقە لە دەرگای تۆ ئەدەین تو گەورەی خۆت لێمان خۆش بە یا ڕەب العالەمین خوای گیان گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە گوناهێک زانیمان و زیادە ڕەویمان کرد خوایە عەفومان کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ڕەب العالەمین لە گوناهی دایک و باوکمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای لە گوناهی مردوەکانمان خۆش بە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی براو خوشەکانمان خۆش بە لە گوناهی خزم و کەس و کارمان خۆش بە لە گوناهی مامۆسا و قوتابیمان خۆش بە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت خۆش بە ئیلاهی لە گوناهی ئیمانداران خۆش بە لە هەر وڵاتێ هەن هەر زمانێکیان هەیە هەر ڕەنگێکیان هەیە لە هەر زەمانێکا بوون لە هەر مەکانێکا بوون خۆی لیان خۆش بە یا ڕەب العالەمین ئیلاهی هەر کەس مافێکی بەسەرمانەوە هەیە لێی خۆش بە یا ڕەب العالەمین ئیلاهی بەخوا ئێمە غەیبەتی موسڵمانانمان کردو خۆی لیان خۆش بە ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەس غەیبەتی کردوون لێی خۆش بە هەر کەس غەیبەتمان کردووە لێی خۆش بە هەر کەس زوڵمی لێ کردوون لێی خۆش بە ئیلاهی زوڵممان لە هەر کەس کردووە لێی خۆش بە ئیلاهی ئەم وڵات و نیشتیمان و کوردستانی ئێمە پەروەردگارە پیاوی ساڵحی زۆر گەورەی تیا هەڵکەوتو خۆی پیاوی ساڵحی لێمە بڕە گەورە پیاوانی لێمە بڕە ئەم ئومەتە سەربەرز کە یا ڕەب العالەمین هیدایەتی گەنجەکانی کوردستان بدە حیا و حورمەتیان بپارێزە یا ڕەب العالەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت بە جەماڵی خۆت بە کەماڵی خۆت ئێمە قبوڵ کە لای خۆت یا ڕەب العالەمین ئەگەر چی شیا و نەبین خوای گیان خۆ تۆمان هەی کە شیاوی یا ڕەب العالەمین ئەزانین ئێمە کەڵکی حوزوری تۆمان نییە بەڵام پەروەردگارە تۆ بە شکستەیش ئێمەت ئەوێ یا ئیلاهی قبوڵمان کە لای خۆت یا ئیلاهی ئەم مانگی ڕەمەضانە بکەرە باشترین مانگەکانی ژیانمان یا ئیلاهی داوات لێ ئەکەین بیکەرە خەیر و بەرەکەت بەسەر ئەم ئومەتا بیبارێنە بەسەر خۆمانە بیبارێنە بەسەر ماڵ و مناڵمانە بیبارێنە ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین دڵێکی ئاراممان پێ عەتاکە خوای دڵمان ئارام کە خوای ماڵمان ئارام کە خوای نیشتیمان وڵاتمان ئارام کە خوای گۆڕەکانمان ئارام کە خوای بە ئارامی زیندومان کەرەوە بە ئارامی محاسبەمان کە بە ئارامی بە خزمەتی پێغەمبەرمان صلی الله عليه و آله وسلم بگەێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت هێمنی بەسەر خەوەکانمانە ببارێنە ئارامی بەسەر خەومانە ببارێنە بەسەر زیندەییمانە ببارێنە بەسەر بازاڕمانە ببارێنە ئیلاهی یا سەلام و ئەنتە سەلام خوایە سەلامەتی بەسەرمانە ببارێنە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بەرەکەت بەسەر ژیانمانە ببارێنە بەرەکەت بخەرە کار و کەسابەتمانەوە بەرەکەت بخەرە ژیانمانەوە بەرەکەت بخەرە ئەولادمانەوە
يا إلهي داوا لي أكين برحمتي خود ببزي خود بكرمي خود بەرەکەتی خۆت بەسەر بازاڕەکانمانە ببارێنە بەسەر کانیاوەکانمانە ببارێنە بەسەر بیرەکانمانە ببارێنە بەسەر زەوی زەرعاتمانە ببارێنە بەسەر ئاژەڵەکانمانە ببارێنە یا ئیلاهی بەرەکەتی خۆت بەسەر تیجارەت و بازرگانەکانمانە ببارێنە یا رب العالمین یا ئیلاهی بەرەکەت بەسەر کاروباری مسلمانانە ببارێنە لە جیهانە بەرەکەت بەسەر مەراکزی تەحفیزا ببارێنە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بەرەکاتەکانی خۆتمان لێ مەگرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بەخوا بەدڵ اشتیاقی بینینی پێغەمبەر ئەکەین صلی الله عليه وسلم خوای گیان سڵاوی ئێمەی پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە لەژێر سێبەر و سایی ئەوە حەشرمان کە ئیلاهی داوات لێ ئەکەین لە مانگی ڕەمەضانە بەخوا ئەزانین خەجاڵەتین یا ئیلاهی ئەزانین نوێژێکمان نییە بۆ توێ بەرزکەینەوە ڕووی هەبێ ڕۆژویەکمان نییە بۆ توێ بەرزکەینەوە ڕووی نەبێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت ئەگەر چی ئێمەش دیاریەکانمان بۆ تۆ قبوڵ نەبێ ئەزانین تۆ ئەهلی کەڕەمی دڵی کەس ناشکێنی خۆیە لێمان قبوڵ کە خۆیە لێمان قبوڵ کە خۆیە بێ ئاگاییمان لێ قبوڵ کە خۆیە بێ ئاگایی خۆمان لێ قبوڵ کە خەجاڵەتی خۆمان یا ئیلاهی نوێژمان کرد بە بێ ئاگایی ڕۆژومان کرد بە بێ ئاگایی زیکرمان خوێن بە بێ ئاگایی دوعامان کرد بە بێ ئاگایی خەوتین بە بێ ئاگایی خواردمان بە بێ ئاگایی هەموو نعمەتەکانی تۆ بەسەرمانە تێپەڕین بە بێ ئاگایی ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت هوشیارمان کەرەوە لە غەفڵەت ڕزگارمان کە دەرگای خەیر بەسەرمانە کەرەوە قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگارە ئەم عەبدانەی تۆ یا ئیلاهی ئەمانە سوژدە نابن لە حوزوری تۆیان نەبێ ڕکوع نابن لە بەردەم تۆیان نەبێ دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی دوعاکانیان قبوڵ کە یا رب العالمین دوعاکانیان لێ وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین خۆیە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت و بەزەی خۆت لە بەهەشتا هەر هەمومان چۆن لە محاضەرانە کۆ ئەبینەوە گوێ ئەگرین دائەنیشین حوزورمان ئەبێ ئەوە لە خزمەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کۆمان کەرەوە بەدیداری دەم و چاوی گەشی جوانی ئەو شادمان کە یا ئیلاهی محروممان مەکە لە لیقای ئەو محروممان مەکە لە بینینی ئەو محروممان مەکە لە بینینی جەماڵ و نوری ئەو یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت قبوڵمان کە لای خۆت ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە خۆمان سپاردەی تۆ کرد ماڵ و مناڵی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد حیا و حرمەتی خۆمان سپاردەی تۆ کرد تو گەورەی خۆت چی باشە بۆ دینمان بۆ دنیامان پێمان عەتاکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان نەخۆشیکی ئەخوای شیفای بۆ بنێرە نەخۆشی مادی و معنەویمان شیفا بدە یا رب العالمین ئەو نەخۆشی ئەیزانین و نەئیزانین شیفامان بۆ بنێرە یا رب العالمین ئیلاهی ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە إلهي أو من رزق سوارة يا إلهي داوال لي أكين رزق حلال زيادك يا إلهي داوال لي أكين رحمته بزي خذ بسر أمتي بيغمرا صلى الله عليه وسلم ببارنا إلهي دعاء كان من قبولك إلهي دعاء كان من قبولك إلهي دعاء كان من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء وجبور وخال من قبولك